سپاس بۆ خی گەورە لە مانگە ڕەمەزانەدا کە ئەم دەستگایە دەهستاون بە دابشکردنی یارمەتی بۆ فەقیر و هەژار. من کچەکەم نەخۆشی هیوایە 3 ساڵە عیلاجی گرانی بۆ کڕم 3 مناڵی هەیە دانێکیان نەخۆشە پیا وازی لێ هێناوە 3 ساڵە. ئەیتر ئەم دوو نەخۆشە و ئەم 3 مناڵە بە سەرشانی منەوەن. زۆر سپاسیانەکەم کە لەم کاتەیە ئاورێکی بە ڕەحمەتیان لە ئێمە داوەتەوە. خۆمان نۆ سەرخێزانین. ئەبێت چۆن بێ نازانم عیلاج بکڕە نەخۆش یعنی ژیانێکی زۆر ناخۆش و سەخت. تەمە ناکەم لە قاپی خۆی گەورە هیچ کەسێ دڵشکست نەبێ لەم کاتەیە و ئاوەڕێ بە ڕەحمەتیان لێ بێتەوە. دەستیان خۆش بێ زۆر یارمەتی فەقیر و هەژارە دەن بەس من ئەمە یەکەم جارمە کە بێمە ئەم دەستگایە ماڵیان ئاوا بێ زۆر سپاسیانەکەم. من دەستخۆشی لە بەڕێستانەکەم دەستخۆشی لەم ڕێکخراوەکەم سپاستانەکەم دەستخۆشیش لە خێرخوازانەکەم. وڵای بەڕاستی من خۆم دوسێ نەخۆشی درێژخایانمە یەکەم نەخۆشی خەسخانەی هیوام دووهەم گورچی لە یەکەم تاوا نییە سوێن بەخوا مانگونیە تقریبا خەسخانە خاوانێن ئێستاش گورچی لە یەکەم مەرتاڵ دەستا 5 شەکەم ئەنی توان جاری وا توانێ عیلاجشتیشم نییە بێکڕم من کرێتیشم بەخوا دەستان خۆش بێت لەشتان ساوە سوپاسیان خێرخوازەژەکەم و سوپاسی هۆژەکەم. تۆ نەخۆش بیت و لەلای 3-4 نەخۆشی بێ لەلای عیلاج کرد لەلای کرێکی بیت و ماڵ و مناڵە ئەیت خواردنە پێداویستی ماڵە ئێتر لەکوێ توانیت هەیەگەرم هاوکاریانە نەبێ ماڵێن ئەوەی دەستیان خۆش بێ بنیام ناتوانیانین بێت. دەستان خۆش بێت لەشتان ساڵ بێ زۆر سپاسی ڕێکخراوە پشتانەکەم دەستان خۆش بێت. سپاسی خواکەم و زۆر سپاس بۆ دەستگای بەخشین هیوادارم نمونیان زۆر بێ و داوا لە خێرخوازانەکەم لە دەوڵەمەندان لە سەرمایەداران هاوکاری ئەم دەستگا و ئەم فەقیر و هەژارە بکەن هاوکاری خەستەخانەی هیوا بکەن بەخوای گەورە هەتا لە ماڵ و عیلەیە یاخوا هیچ کەس نەیبێ هەتا نەخۆشی خەستەخانەی هیوای نەبێ کەس بە مەناعەتی کێشە و مەشاکیل ئەو نەخۆشان نازانە هەیە دەرجێگەکرێ بە 8 وەرەقە خۆم لەبەر چاوی خۆمە کڕویانە بە 8 وەرەقە. خی گەورە سەربەرستان کە نمونەتان زیاو بێ خی گەورە لە دنیا و لە قیامەت پاداشتان باتەوە. کە داوایان یەکەم یارمەتیان بن هاوکاری هەموو نەخۆشەکان بن. خۆم بەش بە حاڵی خۆم خێزانم نەخۆشە ڕەوانەی خەستەخانەی هیوایان کردووە نەخۆشیێکی قورسە تر خی گەورە یارمەتیتان بە هاوکاریمان بکەن زۆر سپاستانەکەین و زۆر سپاستانەکەیتن و مەمنونی ئێوەن خی گەورە پاداشتان باتەوە و دەستگای بەخشینیش پایدارکە یا ڕەبی. ئێمە زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کەوا ساڵانە هەڵدەسێ بە پرۆسەی دابشکردنی یارمەتی بۆ نەخۆشخانەی هیوا و پێشمان خۆشی ئێمە دایم ئەم هاوکاریانە بۆ ئینسانێ بێ یا بۆ نەخۆشێکی مستاق بێ بۆ نمونە زەلامەیە یا نەپەر هەیە نەخۆشەیە لەگەڵ منایە دەرجەکانی لە 3 وەرەقە بۆ 5 وەرەقەیە توانای کڕیری نییە بەڵام لەخوای گەورە بەجیاوبێ ئەم هاوکارێ بەخشین تا ڕادەیەگە ئەرکی سەرشانی کەم کردوتەوە و توانیوێتی ئەو خەمەی سەرشانی تا فترەیەک بڕێوێنێتەوە. ئێمە زۆر سپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە چاوی لە نەخۆشخانەی هیوا و بێباوکان و بێسەرپەرشتان و هەتا کەمەندامانیشە و ماڵە هەژارەکانیشە. خوای گەورە پایداریان کا و داواکارم لە خوای گەورە ئەم دەستگایە بەرەو پێش و بەرەو پێشچوونچێ و ئینشاءالله دوعای خێریان بۆکەین لە هەموو ڕوێکە و دەستی ئەو برایانەیش خۆش بێ و ئێمە زۆر سپاسیانەکەین.
بناوی خۆی بەخشندە و میهرەبان ئەمڕۆ ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەستین بە دابەشکردنی بڕێک هاوکاری بۆ نەخۆشانی شێرپەنجە لە سنووری شاری سلێمانی. وەکو نەریتێکی ساڵانە دەستگای بەخشینی خێرخوازی لە مانگی ڕەمەزانە هەڵدەستێ بە پێشکەشکردنی کۆمەڵێک پاکێج بۆ خەڵکی خواپێدا و دەوڵەمەنەکان کە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکارەکانم بێنن بەو چین و توێژانەی کە ناوەکانیان لە دەستگای بەخشینی خێرخوازی دەنووسێت یان لە ڕێکخراوە پیشەیە کە مەندامەکان ناوەکان خەڵکانێک کە شایستەی هاوکاریکردن ناوەکانیان وەردەگیرێ. ئەمڕۆ ئێمە لە شاری سلێمانی هەستین بە دابەشکردنی بڕێک هاوکاری کە لە خێرخوازان کۆکرابەوە بۆ 100 خانەوادە واتە 100 نەخۆشخانەی هیوا کە ژیانیان زۆربیان ژیانیان لە مەترسیدایە و ژیانیشیان لە ژێر هێڵی هەژاریەوەن زۆربیان خەڵکانێکن کە هاوکاریەکان کە دەگاتە دەستیان ئەو عیلاجانی وەری ئەگرن گرانبەهایە و هاوکاری خەڵکی نەبێ ناتوانن ئەو عیلاجانە بکڕن. بۆیە ئەمڕۆ ئێمە یەکێکی دیکە لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانمان سوپاس بەخوای پەروەردگار دەست پێ کردو ئینشاڵڵا لە چەند خولەکێکی ترا پشت بەخوای گەورە تەواو دەبێت. داواکارین لە بەڕێستان هاوکارمان بن بۆی بتوانین هاوکاری زیاتری خەڵکانی کەم دەست و نەدار و هەژار بکەین.